بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولله ملك السماوات والأرض والله على كل شيء قدير. إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار. ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا. ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة إنك لا تخلف الميعاد. فاستجاب لهم ربهم أني لا أضيع عمل عامل منكم من ذكر أو أنثى بعضكم من بعض. فالذين هاجروا وأخرجوا من ديارهم وأوذوا في سبيلي وقاتلوا وقتلوا لأكفرن عنهم سيئاتهم ولأدخلنهم جنات تجري من تحتها الأنهار ثوابا من عند الله والله عنده حسن الثواب. لا يغرنك تقلب الذين كفروا في البلاد متاع قليل ثم مأواهم جهنم وبئس المهاد. لكن الذين اتقوا ربهم لهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها نزلا من عند الله وما عند الله خير للأبرار. وإن من أهل الكتاب لمن يؤمن بالله وما أنزل إليكم وما أنزل إليهم خاشعين لله لا يشترون بآيات الله ثمنا قليلا أولئك لهم أجرهم عند ربهم إن الله سريع الحساب.
يا أيها الذين آمنوا اصبروا وصابروا ورابطوا واتقوا الله لعلكم تفلحون. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم تقبل صيامنا وقيامنا وركوعنا وسجودنا وسائر أعمالنا. اللهم وبلغنا ليلة القدر. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم آت نفوسنا تقواها وزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها بيدك الخير إنك على كل شيء قدير. اللهم لا تجعلنا من عباد رمضان. اللهم واجعلنا أداة لدين نبيك الكريم محمد صلى الله عليه وسلم خدمة للإسلام والمسلمين. بنران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. داواکارم لە خۆی پەروەردگار تاعات و عیبادەت و ڕۆژووی ئەم مانگە پیرۆزەی لێ وەرگرتە بین ئینشاءالله سەرجەم پەرستشەکانمان لێ قبول بکات، بیکات بە توێشوێک بمان بۆ ڕۆژی قیامەت و لە ژێر سایە و سێبەر و ڕەحمەتی خۆی پەروەردگار بەحەسینەوە پێی ئینشاءالله. ئازیزان و خۆشەویستان، سەدای زێڕین وەکو هەمیشە هاتەوە خزمەتتان. ئەمڕۆ لە شاری سلێمانی لە شاری هەڵمەت و قوربانیەوە لە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویستین. میوانێکی زۆر لە دڵا شیرینمان لەگەڵا، ئەتوانین بڵێین دکتۆرێکی ئازیزمان لەگەڵا، جا دکتۆر بێ و قورئان خوێن بێ و خۆشی قۆز بێ و باڵای بەرز بێ و ماشەڵای لێ بێ، سەوتیشی خۆش بێ و تەواشیحی خۆشخۆشیش بخوێنێ، کۆمەڵێک مواسەفاتی جوان بەڕاستی دەگمەنە لە گەنجی ئەمڕۆیە بیبینی. کۆمەڵێک گەنج خەریکی کۆمەڵێک شتی جیاوازن لە ئەوەی کە ئەم پیاوە خەریکە. من نامەوێت زۆر باسی بکەم و ناشمەوێت زۆر بەشانیا هەڵدەم، بەڵام خوای گەورە خۆی باش ئەزانێ ئینشاءالله. هیوادارین لە حوسنی زەنی خۆی پەروەردگارە بین و هیوادارین ئینشاءالله خوای گەورە وەکو ئاماژەم پێکرد بمانکە بە ئەداتی خەیری خۆی بۆ سەرخستنی ئەم دینە پیرۆزە ئینشاءالله. دکتۆر محەممەدمان لەگەڵا، کاکە محەممەد گیان کوڕی کاک حاجی ئامانج، خاوەنی کۆمپانیای پارێزان بۆ حەج و عومرە. من بۆیە ئاماژەی پێکەم چونکە لە عەرەبیە قسەیەک دەڵێ هذا الشبل من ذاك الأسد، ئەم بەچکە شێرە لەو شێرە بووە. بۆیە ئێمە هیوادارین ئینشاءالله تەمەنت هەمیشە پڕ بێ لە خێر و بەرەکەت. سەربەرز من کاک. پێشەوەی بچینە عمقی بەرنامەکە با بزانین محەممەد ئامانج چێیە؟ دکتۆر محەممەد ئامانج. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على أشرف الخلق سيدنا ونور أبصارنا محمد وعلى آله وصحبه أجمعين إلى يوم الدين. خۆم زۆر بە خۆشحاڵ زانم کە لە خزمەت ئێوەی خۆشەویست لە خزمەتەوە بینە لە بەڕێزاین. محەممەد ئامانج، من ناو محەممەد ئامانج عەبدوڕەحمانە، عادەت وایە ناوی سیانی وترێت. لە شاری سلێمانی لەدایک بووم. سواسی خواکەم کە هەر لە سەرەتاوە لە عایلەیەکە منی هێناوتە بوون کە ئەهلی قورئان و ئەهلی دین و ئەهلی کۆمەڵە شت بوون کە ئەگەر ئینشاءالله خوای گەورە نیەتمان خالصان مخلیصان بۆ خۆی دانێت بۆ ئەو شتانەیە کە ئینشاءالله خوا خۆی لێمان ڕازی بێت. ئەلبەت لە مەرحەلە دووی طبعا وەک جەنابە فەرمووت ئینشاءالله چەند ساڵێک کە بین بە خزمەتکارێکی باشی ئەو خەڵکە و خزمەتکارێکی دینی ئەو خەڵکە بە هەمان شێوە، چون ئەم ژیانی کە هاتوین تەنها ئاداتێکە و ئەسڵەکە لای خوایە. ئەلبەت وەکو محەممەد ئامانجیە هەر وەکو وەڵێ لە سلێمانی لەدایک بووم و لە خزمەت چەند مامۆستایەکی بەڕێزە دەرسم خوێندووە هەر لە مناڵیەوە، یعنی ئەوەی کە بیرم بێ باوکم و ماڵەوە هەوڵیان ناوە کە سەلەم بچمە دەوراتی قورئانی و بچمە خزمەت مامۆستایانی بەڕێز. ئەمە وەکو قورئان و وەکو مامۆستایان وەکو سەوت دەردیاڵێ سەوت هەر وایە لە مناڵیەوە ئیتر ئەگەر شتێکە هەبێ نوزەنووز هەر دەست پێیەکەی ئیتر بیرمەنوزەکەی دەستی پێکرد بە تەواتی کە لە خۆتا بینیتەوە. بیرمە مناڵ بووم
مناڵ بووم تقریبا مثلا 4-5 ساڵ بووم ئیتر هەر لەبەر خۆم ئاهاتمەوە ڕۆشتم نووزەمە هاو ئیتر نووزەکردنەکە مثلا جاری وا بوو سپەیستون و MBC3 ئەمانەمان سەیرە کرد ترە خەریک بووین لەبەر خۆمانەوانەمانەوەتەوە و ئیتر وردە تا پێت تۆ فرێت تێورەلجە نەکەوتی؟ بەڵێ بەس تۆزێکی زۆر نا باشە ئیتر خەریکی ئەوانە ئەبووین و دوایی تر وردە گەورەتر بووین جا طبعا هەروە مثلا گوێ لە هەنێ شتە بێ حەزەکەی بیڵیتەوە مثلا من پێشەوەی کە تقریبا ئینتر تاوە خۆم بەما قورئان ومانە زیاتر گوێم لە گۆرانیەکانی بەهجەت یەحیا گرت حەزم لێی هەبوو ئیتر کە زانیم الحەمدوللا سەوتەکەم بۆی هەیە و ئیسفادەی هەیە ئیتر طبعا هەر بەبێ ئەوەی یعنی مثلا ئەوە نەبوو بڵێم هەر ئەوە بوو قورئان و واز لێ نایە بەس مثلا ئەچووم ئەو گۆرانیانەمەوەتەوە بۆی بزانم سەوتم بۆی ئەبێ ئیتر کە وردە ئەبوو الحەمدوللا خۆمایە قورئان و خۆمایە ئەوەی کە ئەو خزمەتەی کە هەیە بتوانین لە ڕێی دینەوە بیکەین چون خوای گەورە کە بەهرەیەکی یاویتە تێ تەشبیه نەبێ وەکو چەقۆیەک وایە ئەتوانی بە باش بەکاری بێنی توانی بە خراپ بەکاری بێنی ئەگەر بە باش بەکاری هێنا سەربەرزی لای خوا سەربەرزی لای خەڵک و خۆشەویستی لای خواشەوی بەس بەخوا ئەگەر بە خراپ بەکارهێنا لەوە چێ ماوەیەک خۆشەویستبی لە ناو خەڵکە بەڵام لە کۆتاییە ئەوەی لای خۆیان گرنگترە سەرکەوتوو زۆر سپاس کاک مەحموودیان لەو تەمەنەی ڕابردووت کە باست کرد بڵێن بەڵێ کە ئینشاءڵڵا تەمەنی داهاتووت پڕتر ئەبێ بەڕاستی ئەوە مشتێک بۆ لە خەروارێک خۆی گەورە ئینشاءڵڵا قبوڵیکە تۆ تیمێکت هەیە گروپێکت هەیە دایم پێکەوەن دایم پێکەوە جوانن ئەتوانی ئاماژەیان پێ بکەی بەڵێ طبعا ئەو گروپی کە جەنابەت فەرمووت گروپێکمانەیە گروپی بێخوت هەڵبەت یەکەم جار تقریبا با بڵێن 5 ساڵێک پێش ئێستا بۆ مەقامات چوومە خزمەت مامۆستا شێخ حسێن بەرزنجی مەقامات وەکو ئەوەی کە هەیە 7 مەقامی سەرەکیمان هەیە سەبامان هەیە نەهاوندەکە لە سونی عەبی سەحەرەکەوە بێتەوە هەرچەند لەگەڵێن بەس بیسەحەریکە کوردیشی بۆ زیاکەن هەڵبەت 7 دانێ نامێ بچمە تەفاسیلەوە لای ئەو مەقاماتمان خوێن ئیتر خەریکی مەقامات بووین خەریکی قورئان بووین بە مەقاماتمان خوێن مثلا هاتین زۆرمان گوێ ئەگرت و ئەدامانە کردەوە و هۆڵمانەیە مثلا الحەمدولیلا جا و کاتە بیرمە ئەوزام ساڵی 2017 بوو یان 16 بوو 20 بیرم نایە هینمان دعوت کرد شێخ حامد شاکر ئەو کاتەش هەر پەیام پەخشی ڕاستەوخۆ فیستیڤاڵی مەزامیرمان کرد الحەمدولیلا خەریکی ئەو مەقامات و شتە بووین ئەیتر لە دوای مەقاماتەکە هەستمان کرد فەراغێکەیە لە شاری سلێمانیە بەڕاستی وەکو فەراغ ئەوەیە کە ئەم بابەتە خەڵک زۆر بایەخی پێنایەوە ئەو فەراغەش بریتی بوو لەوەی کە لە بابەتی قەسائید و مناجاتە گروپ و با بڵێن تیم زۆرن بەڵام گروپێک کە با بڵێن بێبەرامبەر و تایبەتمەند بێت و بە کوردیەکەی ینی ئەو ئیشەی کە ئەیکەین هیچ ئینشەڵڵا خوای گەورە لێماوەرگرن نیەتێکی تری تیانە بێ شتێکی وامان کەم دی ئەگەر هەش بێت نەبینراوە ئیتر بۆیە هەستاین بە دروستکردنی گروپێک گروپی بێخود لە گروپەکە زۆر جار تەواحیش و سرود و مناجات و قەسیدە ئەخوێنینەوە بەمەرجێک ئەلفازانێکی شەرعی بن خوا پەنامان باش شیرکۆم شتانی تێنەکەوێت چون هەندێکن کە ئەیخوێنن یعنی چۆنەڵەیتر هەرچی بێ بەدەمیان ئەیخوێنن خێر بێت ئینشاءڵڵا خوا لێتان وەرگرێت هەندێکیکە قورئانمان بۆ بخوێنە دواتر دێینە سەر کۆمەڵێک باسیتر ئینشاءڵڵا زۆر باش بسم الله الرحمن الرحيم يا يحيى خذ الكتاب بقوة وآتيناه الحكم صبيا وحنانا من لدنا وزكاة وكان تقيا وبرا بوالديه ولم يكن جبارا عصيا وسلام عليه
عليه يوم ولد ويوم يموت ويوم يبعث حيا. واذكر في الكتاب مريم إذ انتبذت من أهلها مكانا شرقيا فاتخذت من دونهم حجابا فأرسلنا إليها روحنا فتمثل لها بشرا سويا. قالت إني أعوذ بالرحمن منك إن كنت تقيا. قال إنما أنا رسول ربك لأهب لك غلاما زكيا. قالت أنى يكون لي غلام ولم يمسسني بشر ولم أك بغيا. قال كذلك قال ربك هو علي هين ولنجعله آية للناس ورحمة منا وكان أمرا مقضيا. فحملته فانتبذت به مكانا قصيا. فأجاءها المخاض إلى جذع النخلة قالت يا ليتني مت قبل هذا وكنت نسيا منسيا. صدق الله العظيم. أحسنت. طيب الله أنفاسك. بینەرانی بەڕێز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و دواتر دێنەوە خزمەتتان لەگەڵمان بمێنن. دووبارە سەلامی خواتان لێبێ بینەران و خۆشەویستانی کەناڵی ئەسمانی پەیام و بەرنامەی سەدای زێڕین. داواکارم لە خۆی پەروەردگار تاعات و عیبادەتی هەموو لایەکمان قبول بکە و ئەم بەرنامەیەمان لێوەربگرێ ئینشاءالله. کاکە محەممەد بەخێر بێتەوە بۆ سەدای زێڕین. سوپاس دەکەم لە شە ساڵێ کۆتایی ئەو ئاەتانی کە خوێندت ئێستا سوورەتی مەریەم بە لەحنێکی زۆر خۆش خوێندت لە کۆتاییە سەبا بوو. قەسیدەیەک هەیە زۆر جار گوێم لێ بووە تەئسیری تێکردوین ئەویش ئەوەیە فەرمێ لە عیشقی تۆ مەست و خەمدانم یا محەممەد. حەزەکەین تۆزێک لەو قەسیدەیەمان بۆ بەسەرچاو. لا عشقی تۆ مەست و خەمدانم یا محەممەد لە دووری تۆ دیدە گریانم یا محەممەد لە عشقی تۆ مەست و خەمدانم یا محەممەد لە دووری تۆ دیدە گریانم یا محەممەد کە یادی تۆ یادی ئیمانی عاشقانە ئەمن بۆ تۆ مەست و حەیرانم یا محەممەد ئەمن بۆ تۆ وێڵ و وەیلانم یا محەممەد لە باڵندای سەحەر پرسیم براکەم برا خۆشدانگەکەم ئاگر نەواکەم لە باڵندای سەحەر پرسیم براکەم
برا خۆشدانگەکەم ئاگرنەوەکەم لەبەرچی هار گەرما نەغمەی بەیانیت وتی با پێت بڵێم دەردت دەواکەم لەبەر عەشقی محەممەد وا گەرمە دەنگم بدەن سەڵەوات لە ڕوخساری محەممەد صلى الله عليه وسلم. اللهم صل على سيدنا محمد. ڕۆشتوی بۆ عەمرە بەڵێ بیری مەدینەی پێغەمبەر ناکەی صلی الله عليه صلى وسلم. الله عليه وسلم. ناخۆشترین کاتم ئەوە بوو ئەم ساڵ پێش ئەم کەرەنتینێ ئەخیر وەزبە بووم کە خی گەورە یارمەتیام و چوون بۆ عەمرە. یەکەم جار چوون بۆ مەکە لەبەر سەفەرەکانمان یان شەر نییە مەسەڵەن من لەگەڵ ئەو وەزبە بڕۆم چوون بۆ ئەو شوێنە بەس چوون بۆ مەکە دوایی لەگەڵ کاگەلەندی برادەر ماموت ئەموو بچم نەچم نەم ئەویست بچم دوو ڕۆژ لێ بوو ئەمیست بچم زۆر لێ بوو باش کاگەلەند وتی من تۆ بوومە لەبەر یەک سەلام ئەگەر بکریا لێرە ڕۆشتم هاتمە بەس بۆ یەک سەلام ئەو قسەی کە کرد زۆر دڵنیگرت وەڵا ڕێم بڕی و چوون بۆ مەدینە بەتەنیا کە چوون بۆ مەدینە یەکەم ڕۆژ خوا یارمەتیام لە خوا بەزیادە لە سەعات دووەوە چوومە خزمەت ڕۆزەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەتا سەعات حەوت هەتا دوای نوێژە ئیشا صلى الله عليه وسلم. ئەوەنە شتێکی تایبەت بوو ینی شتی وا زۆر کەم لە ژیانە ڕۆیە بەس ناخۆشترین ساتەکە ڕۆژی دوایی بوو ڕۆژی دوایی شەر هیچ لە گۆڕ ڕێ نەبوو ئێمە وتمانە چین ئینشەڵا وەکو دوێنێ چم وەڵا ڕۆشتم و سەعات دوو بوو خوایە لە پڕا سەعات دوونی پۆلیسەکان ئەڵێم بڕۆنە دەرەوە ئایتر منیش وتم تۆ بڵێ چی بوو بێ وتم دەیقەی چییەکە دیارە لە وەجبەیەکە هاتون وەرە نوێژەکان و بچنە دەرەوە وەڵا ئێمە چووینە دەرەوە وتمان دەیقەی ناخێری پێوێ بەس مقۆمقۆیە دروست بووتیان بەخوا هەر ڕۆزە داخرێ سبحان الله. ئەیتر وتمان ناکاکە ئیشەڵا ڕاز نییە تا نوێژی عەسر لێ بووین نوێژی عەسرمان کرد دەی چاوەڕێ بووین هەر بکرێتەوە نەکرایەوە ئیتر ئەو ڕۆژە بوو کە ڕۆزەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داخرا و مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوان لە دوای نوێژی عیشاوە داخرا سبحان الله. ئەوەندە لەسەر دڵم قورس بوو تەلەفۆنم بۆ ئەو کاگەلەندی برادەرم گوتم کاگەلەن بەخوا ڕۆمەوە ئەچمە بۆ مەکە زۆرم پێ ناخۆش ئاوایە لێرە زیاتر لێرە نابوو هەز بە غەریبیەکەی کە تۆ لە شارەکەی پێغەمبەر ئاوی صلی الله عليه وسلم داخرا بێ نەتوانین بچیتە خزمەت نەشتوانین بچیتە خزمەت. الله وتی تۆ ئەگەر ناچیتە ڕەوزەکەی دەیخۆ حەوشەکەی هەر ماڵی ئەوە وەڵای تر بۆ سوکنایم هاو ڕۆژێکی تر لێ مەستر بەخوا لەوە زیاتر وتم با بڕۆمەوە باش لەوەوە ئەنجا لەوە تێگەیشتم کاتێکە سەرۆرمان بیلالی حەبەشی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وفاتی کرد بۆچی خۆی لە مەدینەیە پێنەگیرا الله ئەکبەر الله لەوە تێگەیشتم وتم باشە خۆ ڕاستە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وفاتی کرد بەس بۆ نامێنێتەوە بەس ئەنجا بۆم دەرکەوت تۆ چاوی بەرای نایە بیلال ئاوا ئەکا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا ئەکرد پێغەمبەرە ئێستا ئەڵێ حەیە عەلە الصەڵا کەس نییە لە ماڵەکەی بێتە دەرەوە الله ئەکبەر لەوە بۆم دەرکەوت کە ئەو کەسانە چەنە عاشقی پێغەمبەری خوا بوون عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەنەی یا بیرەکەم ڕەبی خوایە نەبێتەوە ئین شاء الله خوای گەورە ئەو مەزا کۆتایی پێبێنێ و چینەوە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه آمين وسلم. يا رب العالمين آمين يا أخوة لەش ساغ بێ خۆ. سلامت يا رب كاك محمود جان کاک محەممەد بە نیسبەتی مزگەوتەوە بەڵێ مزگەوتت هەیە جەنابەت؟ وەکو مزگەوت ڕاستەکەی لە مزگەوتێکی نزیک ماڵی خۆمان مزگەوتەکەی مامۆستا مەلا محمودی ئازادی بەڵێ لەوێ زۆر جار بۆ نوێژکردن ئەچم بۆ ئەوێ هەڵبەت لە مزگەوتەکەمانە لەخوا بەزای مامۆستا سەلاحی لێ مامۆستا سەلاح ستار لە ڕووی تەجوید و قورئان خوێنەوە لەخوا بەزای بێ مەزبوطە مامۆستاشم بوو هەر الحەمدولillah لە پێشترا بۆیە کەمتر مەسەلەن پێشنوێژی بکەم لە مزگەوت بەس مەسەلەن هەندێک لە جاران ئەچین بۆ پارەزان لادەکەمان ئیتر لێ الحەمدولillah مەسەلەن پێما بێ لە پارەزان مزگەوتێکی کۆنتان هەبوو بەڵام دروستان کردەوە مزگەوتێکی کۆنی لێ بوو ئیتر بە هاوکاری خێرخوازان لە خوای گەورە بەزیادە دروست کرایەوە و چەند ماڵی لێ لە پارەزان؟ تقریبا لەوە سێ بڵێم 20 ماڵێک لەوێ هەن ئێستا لە هاوینانە مەسەلەن زیاترە بێ کە گەرمە بێ وایە تقریبا ئەچێتە لەوە سێ بڵێم 40 ماڵێک 35 ماڵێک ئیتر مەسەلەن کاتانی جومعە و کاتی مەسەلەن سەفەرەوەمانە زیاتری ژەبێت چونکە خەڵک هەموو یەتەوە ئیتر خەرباڵغێکی خۆش زوو ئەچی بۆ ئەوێ وا بزانم مەلەیژەکەن
وڵا چەمێکی خۆشی لێ تر زۆر جارەچین و ئیتر هەر بچین زۆر جار مەلە ئەەکەین و مەزەن بەس دستانان مەجای مەلەنی کێ شارەزایی باشی هەیە لە مەلە لە ناوتانە بڵێن لە باوکت و مامت و طبعا شێخ ئارام و کاک ئەحمەدی برات و ئەوەی ڕاستی بێ لەبەرەوەی هەر لە مناڵیەوە هەمومان کوڕی ئەو چەمەین ئیتر هەر لە مناڵیەوە مەسەڵەن شارەزایتانێ باوکم نەترساوە لەوەی بڵێ ئەخن کێن و نێڵێتۆمانە ئیتر هەمومان هەر چوینەتەنە ئاو سەرەتانەمان زانی و بەستە بردە وردە الحەمدلله شارەزاییمان پیا کردووە ئیتر ئەم زارەیە خی کە چوین ئەوەکە مەسەڵەن تۆزێ خوڕیشە ئێستا بەستر لەخوا بەزیابێت لەبەرەوەی کە چەند ساڵێکی زۆرە خەریکین مەلەشتمان باشە الحەمدولله لەشتان ساوێ سەلامەت بیارە هیوای سەرکەوتنە بۆ خواست بەگەڕێمە سەر ئەسڵی پرسیارەکە ئەگەر پێشنوێژی بکە کاکە محەممەد بە چ نەمەت و شێوازێک پێشنوێژیەکە بۆ نمونە پێشنوێژی زۆر جار حقیقەتەن ئەوەم نییە بڵێم ئەبێ لەسەر یەک نەمەت بڕۆم مەسەڵەن لەو کاتەیە چی بە خەیاڵما هاو هەستم کرد ئەم ئاەتە لەگەڵ چیە ئەگونجێ ئیتر بەپێی لەحنی غەمگین و لەحنی دڵخۆشمانەیە مەسەڵەن لەحنی دڵخۆش ئەوەی کە جەژنان پێ خوێنرێ لەحنی مەقامی عەجەم ئەو لەحنێکی دڵگیرە بۆ هەندێک لە ئاەتەکان زۆر خۆشە بەس مەسە هەندێک ئاەتمانەیە غەمگینە مەسەن باسی قیامەتەکە باسی قەبرەکە هەڵبەت کە غەمگینیشە ئاەتەکە خۆی غەمگین نییە تۆزێکمان بۆ خوێنی لە خزمەتانە تەمان ئێستا ئەمەی خوێنم باسی بەهەشتەکە باش زۆر خۆشە سوورەتی ئینسان فەرموو بسم الله الرحمن الرحيم هل أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا إنا خلقنا الإنسان من نطفة أمشاج نبتليه فجعلناه سميعا بصيرا إنا هديناه السبيل إما شاكرا وإما كفورا إنا أعتدنا للكافرين سلاسل وأغلالا وسعيرا إن الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا عينا يشرب بها عباد الله عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا يوفون بالنذر ويخافون يوما كان شره مستطيرا ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا ما شاء الله براسي مؤثر ما شاء الله صوتێکی خۆش ئاو پێشنوێژی بکەی پێ حەز ناکە نوێژەکە هەر تەواو بێ هەژ ڕکاتی تراوی هێش ببێ بە 21 سلامت دنیا ڕەبی کاک محمود خۆی گەورە قبول بکە ان شاء الله خاڵی قبول بکە ان شاء الله سەربەرز خۆی گەورە ثەبات و استیقامەت پێ آمین اسمعین یا رب العالمین کاکە محەممەد لە قورئانە چی سوورەتێکت بەلاوە خۆشە حەزەکەی دایم چی سوورەتێک بخوێنی بۆ نمونە سوورەت وەکو سوورەت ئەم سوورەتی ئینسانێکی ئێستا خوێنم زۆرم بەلاوە خۆش و تایبەتە چون دایمەن خی گەورە کە قورئانی بۆ ئێمە ناردووە بە پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم ئاەتی بۆ ناردوین کە ترسناکە و بە لێ بترسین ئاەتیشی بۆ ناردوین کە خۆشەویستە و ئەبێ خۆشمان بێ هەڵبەت کاتێک کە خی گەورە عیبادەتی خواکەین ئەبێ هەردووکی بێکەوە بێ لەبەرەوەی مرۆڤ عادەتی وایە لەسەر ئیمامی عەلیدا بەزیوە بەڵێ ئەم ئاەتانەی کە لێرە سوورەتی ئینسان باسی بەهەشتەکە لە سەرەتاکەەوە باسی تاقیکردنەوەی مرۆڤەکە بەڵام زیاتر لە سوورەتێک ئەسەلەم ئەخیرەکانی ئەوردەوردە ئیتر هەمووی باسی بەهەشتە و لە بەهەشتاچی هەیە خۆی گەورەسی بۆ داناوی و هەڵبەت ئەم شتانە زۆر جێی دڵخۆشین و خەڵکانەتوان دڵی پێخۆشکەن سەربەرز بن کاک محەممەد ئێمە بەرەو کۆتایی بەرنامەکە ئەڕۆین لە خزمەتانە چیت هەیە پێشکەشی بەرنامەی سەدای زێڕینیکەی حقیقەتەن
ئەم بەرنامانە ئەوە هیچ ئینشاءڵڵا هەوڵ بن کە زیاتر و زیاتر بێ، بەڵام زۆرێکمان لە گەنج هەیە کە من خۆم الحەمدولillah لە ناو کۆمەڵێکی باشم لە دەوروبەرمان کۆمەڵێک کەسانێک کە ئەیانەوە بێنە ناو ئەو بابەتەوە مەسەن کە وەکو گروپی بێخود و وەکو ئەم قورئان خوێندومانە بەس هەلیان بۆ نەڕەخساوە. یعنی ئێستا مەسەلەن تا فیستیڤاڵێکی گۆرانی تا فیستیڤاڵێکی قورئان و قەسیدە و ڕووی دینیە بینی بەچە بڵێم دە فیستیڤاڵی گۆرانی و ئەم سەر ئەو سەرە بینی. مەسەلەکە چییە؟ مەسەلەکە کە ئەمان هەلیان بۆ نەڕەخساوە. ئەگەر بتوانین هەل بڕەخسێنین بۆ ئەو گەنجانە کابرا سەوتێکی هەیە، عادەتی وایە ئینسانیش کە خۆی گەورە بەهرەیەکی پێبەخشی بێ حەزەکە دەریخە، حەزەکە خەڵک بیزانێ، حەزەکە بەکاری بێنێ. ئەگەر بێت لە هەلی بۆ بڕەخسێ و لەلایەنی دینیە بەکاری بێنێ ئەو کاتە هەم سەرفرازی دنیا بێ هەم سەرفرازی قیامەتە بێ. بەس کە مەسەلەن خۆی تۆزە حەزی لەو بابەتەی تر هەیە و ڕێیەکیش نییە بۆی کە دەریخە ئەو کاتە بەلایەکی بەلاڕێیەکە ڕوا و خۆی گەورە پەنامان بە ئەخیرەکەی خراپە. خۆش بێ کەواتە سەلامەتن بۆی ختامی بەرنامەکەمان میسک بێ ئینشاءڵڵا لە خزمەتانە. هەندێک کە قورئانمان بۆ بخوێنەوە مەش کۆتایی بە بەرنامەکەیە لە خزمەتانی کاک محمودیان زۆر خۆشحاڵم لە خزمەتانە خزمەتانە. وەڵا جا بە على الأكثر من خۆم زیاتر حەزم لەوەیە کە بە تەرتیل بخوێنم. هەڵبەت مەقامەکانی تریش مەسەلەن بە شێوازی میسریش وەکو شارەزای الحەمدولillah شارەزایەکم لێ هەیە بەڵام کەمتر لەبەرەوەی کە ئەم شێوازی تەرتیلە خەڵک زیاتر گوێ لەمە ئەگرێت. لە خزمەتانەی. ئێستاکەی شەڵای خوێنین زیاتر تۆزە با بڵێن وەکو شێخ ماهیر مەعاقلی زۆر باش. بسم الله الرحمن الرحيم عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا وبنينا فوقكم سبعا شدادا وجعلنا سراجا وهاجا وأنزلنا من المعصرات ماء ثجاجا لنخرج به حبا ونباتا وجنات ألفافا إن يوم الفصل كان ميقاتا يوم ينفخ في الصور فتأتون أفواجا وفتحت السماء فكانت أبوابا وسيرت الجبال فكانت سرابا إن جهنم كانت مرصادا للطاغين مآبا لابثين فيها أحقابا لا يذوقون فيها بردا ولا شرابا إلا حميما وغساقا جزاء وفاقا إنهم كانوا لا يرجون حسابا وكذبوا بآياتنا كذابا وكل شيء أحصيناه كتابا فذوقوا فلن نزيدكم إلا عذابا إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا
يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا. صدق الله العظيم. أحسنت. ومن بشوازي كتر بوتاوكم. اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا وشفاء صدورنا وذهاب همومنا وأحزاننا زين به لساننا وجمل به وجوهنا وقو به أجسادنا وثقل به موازيننا يوم العرض عليك يا الله. ربنا تقبل صيامنا وقيامنا وركوعنا وسجودنا وسائر أعمالنا يا الله. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما. اللهم صل على سيدنا. پێم خۆش بوو کۆتایی ئەڵقەی بەرنامەی سەدای زێڕین بۆ بێ کە داوا بکەین خوای گەورە تەبات و ئیستیقامەمان پێ ببەخشێت لەسەر ئەم قورئانە و بیکات بە تۆشوێک بۆ قیامەتمان زۆر تایبەت بوو یەخوا لەش ساوە کاک محمود گیانی منی. من سوپاس دەکەم کە لەگەڵم بووی لە ئەڵقەی ئەم زۆر خۆشحاڵتر بووم کاک محمود جان. خوای گەورە بەرەکەت بخاتە تەمەن و ئامین ئەجمعین عیلم و سەدا و دەنگ و ڕەنگتەوە سەر بەرز من یا ڕەبی. زۆر خۆشحاڵ و منیش لە خزمەت دێ و بینەری خۆشەویستا بووین و خوای گەورە ئیستیقامان پێ ببەخشێ و لەم زۆرە بەرناماتانەیە زیاتر و زیاتر دانیشین و خزمەت زیاترکەین. ئامین ئینشاءالله. ئامین یا رب العالمین. خۆشەویستانم سوپاسێکی بێپایانم بۆ ئێوەی عەزیز هەیە کە تا ئەم ساتە وەختە بینەرمان بوون. هەمیشە لە خزمەتی قورئانین پێکەوە ئینشاءالله تێکڕا لە بەرنامەی سەدای زێڕین توانی بێتمان خزمەتێک بێ ئێوەی عەزیز پێشکەش بکەین و خزمەتێک بۆ قورئانە جوانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزان هاتووەتە خوارەوە بۆ بەندەکانی خوا. سوپاسی هاوکارانم ئەکەم. سوپاس بۆ ئێوە کە بینەر و بیسەرمان بوون تا ئەڵقەیەکی تری بەرنامەی سەدای زێڕین تا وەرزێکی تر لە بەرنامەی سەدای زێڕین بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.